فکر وا دەکاتن کە مەسەلەن حەبوو دەرمانی وەرگریتن زیان بەخشن یان مەسەلەن چارەسەر بکرێتن بە عملیات احتیمال زیان بەخش بیتن لە ڕێگایەکی تر بە چارەسەری سروشتی هەست دەکات باشترە شتێکە لە خودی خۆتە دەرمانە جسمی خۆتە دەداتێ و چارەسەرش پێ دەکرێتن کەوانەش دێن زیاتر دەناڵێن لە ئازارەکانی شان و مل و پشتی دەرزی چاینیان دەرزی ئاژنین لە ڕێگاکانی قەدیمە لە کۆنەوە بەکاردێتن بەڵام ئێستاوە کە تەماشای دەکەوە بەرەو پێشکەوتن کەتیا یان ئەو بڵندایی پێڵاوی دەتوانین تەسی زۆر لە پشتی بکاتن یان مەسەلەن فلات ئێستا کە دەبینی زیاتر دیراسە کراینا. سلااوتان لێبێت من ئەحمەد هەرکیم ئەمڕۆ هاتوومەتە لای دکتۆر عەلی یەکێکە لەو کەسانەی لەو دکتۆرانەی کە پسپۆڕن لە بواری چارەسەرکردنی سروشتی دەمەوێت زانیاری زیاتر لەسەر چۆنیەتی چارەسەرکردنی ئەو کەسانەی کە بەدەست ئازارەوە دەناڵێنن چین لە نزیکەوە گفتوگۆی لەگەڵ بکەم و باسی وردەکاریانەکانم بۆ بکات. سلااو لێبێت دکتۆر ئەگەر بفەرموویتە ئێرە سپاس دەکەم ئەم کاتت باش. کاتت باشتر دکتۆر گیان بە سەرەتا لەوە دەست پێ بکەم چەند ساڵە بەڕێستان خەریکی چارەسەرکردنی سروشتین بۆ ئەو کەسانەی کە ئازاریان هەیە؟ لە ساڵی 2019 تا ئێستا بەردەوامین ئەو ئیشانە دەیکەینەوە. باشە ئێوە ڕۆژانە چەند کەس چارەسەر دەکەن و ئەو کەسانەی دێنە لاتان زیاتر کێشەکانیان چی؟ وەکو ژمارەی نەخۆشان زۆربیان تقریبان لە حدودی 20 تا 25 نەخۆش ڕۆژانەمان هەیە کەوانەش دێن زیاتر دەناڵێن لە ئازارەکانی شان و مل و پشتی بە زیاتر پشت بە کەم هەیەشی چووک و مەسەن دەست و ئازارانەشیان هەیە. باشە دکتۆر ئەگەر باسی ئەوە بکەین ئێوە چۆن دەستنیشانی جۆری نەخۆشیەکانیان یان جۆری ئازارەکانیان دەکەن پێش ئەوەی چارەسەریان بۆ بکەیت؟ بەڵێ بێگومان کە یەکەم جار دێتە لای ما پێشتر دکتۆرێکی بسپۆری دیتیەوە کە دکتۆرەکانی ڕۆماتۆلۆجستە یان ئۆرتۆپێدیکە لە پاشی وانە کە دێنە لای ما مەسەلەن کە دەڵێن ئازاری پشتیان هەیە ئەمە بە خۆمان ئەسسمنتی خۆمان بە شێوازێکی خاص هەیە بە شێوازی سروشتی دەستی لێ دەینەوە هەست دەکەن ئازاریان لە چێوە کو دێتن بە چ شێواز توش بووە و چەند ڕێگایەکمان هەیە و بەو ڕێگانە چارەسەری سروشتی بۆیان دەکەینەوە و چارەسەریان دەکەین. دکتۆر ئەگەر باسی ئەو بکەین ئەو کەسانەی کەەوە چارەسەری سروشتی وەردەگرن لە تەمەنە جیاوازەکانن یاخود ڕێژەیەک هەیە کەەوە دەستنیشانی ئەو بکات زۆرترین ئەو کەسانەی چارەسەری سروشتی وەردەگرن لە چ تەمەنێکن؟ بەڵێ بێگومان هەموو تەمەنەکان دێنە لامان بەڵام زیاتر لەو تەمەنای تقریبان لە 30 تا 6 ساڵی زیاتر دێنە لامان. دکتۆر ئەو کەسانی سەرداتان دەکەن ئەو کەسانە کە ئازاریان لە جونگەکان هەیە یاخود ئەوانەشن کەەوە زۆر جار بینی ومانە ئەو کەسانەی تووشی جەلتە دەبنەوە پزیشک ئەو چارەسەرە سروشتیانەیان بۆ دادەنێتن و پێویستە بەردەوامەری بگرن. بەڵێ بەس ئەوە نییە بەس مەسەن ئازاری شان و ملت هەبیت یان پشت یان مل بەڵێ بە جەڵتە بیتن یان بە ئازاری میگرین بیتن ژانە سەر بیتن یان ئازاری مەسەلەن التیهابات لە جونگەکانت هەبیتن بە جێرە و جوور دێنە لامان و چارەسەرشیان دەکەینەوە. دکتۆر ئەو چ شتێک وا دەکات کەەوە خەڵک زیاتر بە پیل وەرگرتنی چارەسەری سروشتیەوە بچێتن و دوور بکەوتەوە لە بەکارهێنانی حەبوو دەرمان؟ ئێستا تقریبا کەمە تەماشا دەکەین وەکو کەڵچە و ثەقافەتی خەڵکی زیاتر بەرەو پێش چووە فکر وا دەکاتن کە مەسەلەن حەبوو دەرمانی وەرگریتن زیان بەخشن یان مەسەلەن چارەسەر بکرێتن بە عملیات احتیمال زیان بەخش بیتن دەرێن ئەمە کە ئۆڵتێرنەتیڤ وای لە ڕێگایەکی تر بە چارەسەری سروشتی هەست دەکات باشترە شتێکە لە خودی خۆتە دەرمانە جسمی خۆتە دەداتێ و چارەسەرش پێ دەکرێتن. باشە دکتۆر زۆر جار ئەو چارەسەریانە کە ئێمە بینیومانە و گرتە ڤیدیۆکان بڵاو بوونەتەوە زۆر خێران نەخۆشێک سەردانتان دەکات بە ئازار و بە شەلینەوە بوو نمونە ناتوانێت ڕێگا بکات دواتر کە چارەسەرەکان وەردەگرێتن و بڵاو دەبێتەوە کەەوە هەستەوەتەوە سەرپێ و ئاسایی خۆ ڕێ دەکات. ئەگەر باسی ئەوم بووکەیتەوە چۆنیە و چارەسەرە چین کە بوو نەخۆشەکانی دەکات؟ ئەمە دەیبینین کە لەسەر حالەتێک دەمینێتە نەخۆش کە دێتە لامان مەسەلەن تووشی ئازاری پشتی بووە یا تووشی ئازاری چۆکی بووە بوو ماوەی زۆر درێژ نییە کە دێتە لامان ئەوەن دەتوانین بە کەمترین جەلسە چارەسەریان بکەینە بە ڕێگای خۆمان بەڵام ئەگەر وا هات و دەبینی کەسێک لە ماوەی زیاتر لە ساڵێک 2 ساڵ زیاتر کاتی دەوێتن بۆ چارەسەرکردن بەڵام بە حتمەن چارەسەریشی هەیە. دکتۆر ئێوە زیاتر ئەو کەسانە چارەسەر دەکەن و چارەسەریان بۆ دەکەن کەەوە ڕاستەوخۆ سەردانتان دەکات یان پێویستە پزیشکی پسپۆڕ ببینێتن و ئاراستەی لای ئێوەی بکات؟ پرسیارەکە زۆر لە جێ خۆیدا زۆرێکە بەڵێ دەبیتن دکتۆری بسپۆرش ببینتەوە ئەوجا بێتە لامان ئەوجا مە ئیشی خۆمان دەکەن چکە هەندێک حالەت هەیە نابیتن وەکو چارەسەرکاری سروشتی یان چارەسەرکاری وەرزشی دەستکاری لەسەر نەخۆش بکاتن دەبیتن یەکەم شت دکتۆری بسپۆر ببینتەوە ئەوجا بۆمان بنێریتن چارەسەر بکرێتن.
دکتۆر ئەو چارەسەرانە ئێوە دەیکەن زیاتر لە ڕێگەی دەست و ئەو جوڵانە و ئەو بڵێن وەرزشانەیە کە پێی دەکەن یاخۆت لە ئێستادا بابەتێکی تر زۆر باوە کە ئەویش وەرگرتنی چارەسەرە لە ڕێگەی دەرزی ئاژنینەوە ئێوە ئەم چارەسەریش بوو نەخۆشەکان دەکەن؟ بەڵێ طبعا با من تقریبا لە کوردستان بە تایبەت پێشتر لە پێش 5 ساڵ و 10 ساڵی زیاتر چارەسەری سروشتی دەکرا بە چەند ئامێر هەر ئینفرارێد بوو شۆک وەیڤ بوو تنز بوو بەڵام ئێستانە تقریبا زیاتر ئەمە بە جوڵەی وەرزشی بە کاری نانی مەساج دەتوانین مەسەلەن خاوکردنی مەسوولکە و بەهێزکردنی نێروەکان بکرێتەوە و ئێستاش بە خۆشحالیەوە تقریبا کەمە دەزانین دەرزی چاینیان دەرزی ئاژنین لە ڕێگاکانی قەدیمە لە کۆنە بەکاردێتن بەڵام ئێستاوە کە تەماشای دەکەوە بەرەو پێشکەوتن کەتیا ئێستا ڕێگایکی تر هەیە وەکو پێشتر چاینی بۆ ئێستا پێترن دراینی دڵین وەکو دەرزی ئاژنینە بە وشکی بەکاردێتن ئەوە ڕێگایکی نوێیە جیاوازی چی لەگەڵ دەرزی ئاژنین بەخۆی هەردوو دەرزی ئاژینە بەکاردنی بەڵام کارئینانی وەکو تەکنیک ڕێگاکەی زۆر جیاوازە دوو مەسنە کە بە چاینی بەکاردنی دەرزی زۆر گچکۆلەیە دەتوان لە ناو مەسوولکەیان نەجێکی بدەوە بەڵام کە بە دەرزی ئاژنینی وشک جێوازترە گەورەترە و درێژترە دەتوانێت لە جێگای برینەکەی بدەوە بە چەند ڕێگای جێوازتر حتا زیاتر ژانی ببداتێ زیاتر مێشک دەرمانی لۆ بنێریت و چارەسەر بکرێتن ئێستا زۆربەی حالەتەکانی التیهاباتی زۆربەی حالەتەکانی تەشەنجاتی مەسوولکەی یان مەسەلەن سەر ئێشان دەتوانیت هەمویان پێ چارەسەر بکرێتن. باشە دکتۆر ئێمە پەیامنەیران عادەتەن بە حکمیەوەی زیاتر لەسەر پێکارمانین و کارەکانمان بەم شێوەیە دووچاری ئازاری پشت دەبینەوە گرنگترین ئەو چارەسەریانەی کە پێویستن بۆ کەسێک کە ئازاری پشتی هەیە چین ئەگەر بکرێتن پێمان خۆشە هەر بە عملیش پیشانمان بدەیت ئەو ریاضانە چینە کە دەبێ بکرێت وەرزشان ئەمن بە خۆشحالی پێ دەرێمەوە مەسەن خاصن ئەو زۆر کەسانەی کە لەسەر پێیان دەبینەوە حتما ئازاری ژانی پشتیان گەلە زۆرە ئێستاش دەتوانانی چەند جوولەکی وەرزشی هەیە پێتان دەرێن بە خۆت لە ماڵێ دەتوانی بیکەوە و پێ چارەسەر بێ با ببینیم بزانین چۆنیە پێمان خۆشە هەر لەگەڵ ئەنجامدانی وەرزشەکەش بۆشمان باز بکەیتکەوە سوودی چییە؟ بەڵێ هەکە مەسەن ئازاری پشتت هەبیتن چەند چرکەیەک بەو شێوازە ڕادەوەستیەوە یەکەم ڕاهێنەمە بیکەینەوە پێت بەو شێوازەی ڕادەگری هەندێک پاڵ دەدەیەوە گولای خوارەوە 10 چرکە تا 15 چرکەی بەجێ دێلی دەیگەڕێنیەوە بە هەمان شێواز تیکرار دەکرێتن تقریبا 4 جاران تا 6 جاران ئەم جورە وەرزشە کاریگەری لەسەر بربڕەکانی پشت هەیە بە زیاتر ئەمە کە بربڕەی پشتی ئەو مەسوولکەی ڕانمان هەیە کامەڕایی دەکێشنەوە یان زەختی لێ دەکەین بەهێزکردنی ئەو مەسوولکەیە دەتوانیتن ڕاکێشانی پشتش بکرێتن مەسەلەن لە ڕاهێنانی دوام دەتوانی بیکەوە هەمان شێواز دەست دێخێرە ڕای دەکێشی کە هەز دەکەوە ئەو مەسوولکە ڕادەکەژرێت تا پشتت ئەوە زیاتر کە ڕاکێشانی مەسوولکەی بەهۆی ئەوەی خینی زیاتر لە مەسوولکەکان دەڕوە لە پشت دەڕوە ئەوش استیفادەی زۆر لێ دەکەوەش تەتەنێ 10 چرکەی پاشوی دێنە بەرەو پێشکەوتنی ڕاهێنەکانی تر بۆ شێوازەش دەیکەی بڵندی دەکەوە دینیە خوارێ چەند جوولەکی دەیکەوە ئەوەنەش بە هەمان شێواز پشتت دەجوولێنی خینی زیاتر لۆی دەبا مەسوولکەکان بەهێزتر دەکاتن یترشمان هەیە زیاتر دەتوانی بەهێزتر بکەوە چەند چرکەیەک تا 30 چرکە 45 چرکە و هەبەجێ دیلیەوە بۆ هێزکردنی مەسوولکەکانی ڕان چکامە دەڵی مەسوولکەکانی ڕان دەتوانی پاڵپشت بیتن بۆ پشت دایمەن ئەو کەسانێک کە لەسەر پێیان دەمینن مەسوولکەکانی ڕانی هێزی تێدا نییە هەڵدەسیتن قووەتی پشتی هەڵدەگری لۆژی تووشی ژانی پشتی دەبن بەڵام ئەکە مەسوولکەکانی ڕانت بەهێز بیتن دەتوانیتن تەحملکە و ئازاری پشتت نەبیتن و جۆرە و جۆرمان هەیە بە هەمان شێواز دەتوانی پێت ڕاکێشی کە زیاتر مەسوولکەکانی پشتی ڕابکشرێتن زیاتر خین بدرێتن مەسوولکەکەش لە بەهۆی ئەوەی نێروەکەی ستیمولیشن ببیتەوە چەند مادەیەک لۆ بڕوە حتا خاوی بکرێتن ئەوە جۆرە جووری ئەو مەسوولکانەیە بەکاردێن باش بمبورە دکتۆر ئەگەر هەستیتەوە سپاس دەکەم بوو نمونە بەردەم دووچاری ئازاری پشت دەبنەوە بیگرنە بەر بۆ ئەوەی دوور بن لە توشبوونیان بە ئازارەکانی پشت بوو نمونە لە بەکارهێنانی ئەو شماکەی کە لەبەری دەکەی ئەو بڵێن
دوور لە ڕووی بەڕێستان و بینەران ئەو پێڵاوشتانەی لەبەری دەکەی پێویستە چۆنی بن ڕێنماییتان چییە؟ بەڵێ طبعا حتما ئەوش تەسیری هەیە خاستن پێڵاو بە شێوازێکی دەبینەوە زۆر پێڵاو هەیە بڵندە یان ئەو بڵندایی پێڵاوی دەتوانین تەسی زۆرە پشتی بکاتن یان مەسەلەن فلات ئێستا کە دەبینی زیاتر دیراسە کراینە دەرێتن ئەگەر چ نەبیتن تا 4 سانتیم بلند بیت نەک فلات بیت نەک زۆر بەرز بیتەوە بەهۆی ئەوەی دەبیتن کە نسبەی پشتی فقاراتی بە شێوازێکی کێرفەکان ڕادەوسیتن ئەوەندە وەزن ناکەوتە سەرێ تووشی ژانە پشتی نابیتن. سپاس دەکەم دکتۆر. ئەگەر کۆتا قسەت بۆ هاوڵاتیان بۆ ئەو کەسانەی چارەخوازن و ئازاریان هەیە چییە؟ دەتەوێت چیان پێ بڵێیت؟ کەمە بیداتمان باس کردەوە چارەسەری سروشتی یەک ڕێگاکە کە باشترین ڕێگایە بتانی چارەسەری هەر جومکەشی ئازاری بکەوە بە شێوازی سروشتی بیتن هەڵدن هەموو خەڵک بەو شێوازە ئیش لەسەر بکرێتن و ئازاریشیان نەمینێتن جێگە لە مەسەلەن دەرمە بەکارنای دەرمان بیتن یان عملیات بیتن و باشترین شت لەلای من ئەوەیە هەر کەسێک چ کەسێکی نەخۆش بیت یان نەخۆش نەبیتن وەرزش بکە چکو وەرزش یەکە لەو ڕێگانەی بتانین مەسوولکەکان توانای بەرز بکاتن هەر ئیشەش و کارێک دەکەوە دەتوانیت تەحەمل و شتی هەبیتن تووشی مەشاکل نابیتن مەلا بیتن یان بچتە قاعەی وەرزشی ئەو ڕەهنانە بیکاتن جەستەشی تەندروست هەبیتن دوور بیتن لە هەموو ئازاری پشت و مل. زۆر سپاس دەکەم پسپۆر لە چارەسەری سروشتی بینەرانی پایتەخت میدیا ئەوەی بینیتان و گوێبیستی بوون بەشێک بوون لەو چارەسەرە سروشتیانەی کە بۆ ئەو نەخۆشانە دەکرێت کە بەردەوام دووچاری بڵین ئازار دەبنەوە لە جونگەکاندا لە پشتیان لە ملیان ڕێنمایی دکتۆر بۆ ئەو کەسانەی کەوا چارەخوازن ئەوەی کە بەردەوام لە ماڵەوەش دەتوانن ئەو چارەسەرانەی ئێمە لە ڕێگەی زۆمی کامێرای پایتەختەوە نیشانماندان لە ماڵەوە ئەنجام بدەن و زیاتر پەنا ببەنە بەر وەرزشکردن تاوەکو تەندروستیەکی باشیان هەبێت.